ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵی نەبەکامە. ئەمڕۆ ویسمان کۆمەڵێک چالاکی بکەین. یەکەمیان ئەوەیە کە ئەم شوێنە کە دروست کراوە و کراوەتەوە یەکەم جارە نیشانی ڕاگەیانەکان بدرێ. بەڕاستی ئەمە زۆر سوپاسی دکتۆرە شلێر بکەم بەڕێوەبەری نەخۆشخانەی ژنان و مناڵبوون کە جگەلەوەی ئەم شوێنەی بۆ دابین کردین و لە هەماکادا بەشێکی زۆری لە کارمەندەکان و لە هەماکادا ئەو ئامێرانەی کە لە بەشە کۆنەکەیە بوو پێیداین. لە هەماکادامێ زۆر سوپاسی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کەم کە هاوبەشە لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لە بەڕێوەبردننی ئەم دوو بەشە بەشەکەی ئێرشمان و بەشەکەشمان هەیە لە نەخۆشخانەی مناڵان بە دابینکردنی کۆمەڵک ئامێر و بە هەمان کاتە دامەزراندین زیاتر لە نیوەی کارمەندەکانی هەم ئەم بەشەی ئێرە ئەم بەشەی ئەولا نزیکی 45 کارمەندمان لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە دامەزراوە. ئەمە کە ئەگەر ئەوان نەبووە لەوانێ نەمانتوانی بە هیچ شێوەیەک ئەم خزمەتە زۆرە لێرە پێشکەش بکرێ. توانم بڵێم ئێمە نەخۆشخانەکەمان نەخۆشخانەی مناڵ بوون مناڵان نەخۆشخانەیەکی تەواو ئیمێرجنسیە مستەوای سێ لە ئاستی سلێمانیە. بەخۆش حاڵی وەڵێم هەتا ئێستا ئێمە بەو شێوەیە کە لە دەرەوە لەوانەیە لە هەندێک خستەخانەکانی کە دەرکەوت بێت ئێمە ئیشەکانمان نەوەستاوە و کەم و کورتێکی ئۆتۆمان نییە کە بڵێن تەسیرەکاتە سەر ژیانی نەخۆش. ئەوەی ڕەچاو ئەکرێ لە ساڵی 2016 وردە بەرەو دابەزین ئەچێ بە ئەوش هۆکارەکەی چەند جار وتومانەگەڕێتەوە بۆ قەیرانی دارایی. بەڵام ئەتوانم لە کۆتایی مانگی 12 ئەم ساڵای ئیشەڵا و هەر لە کۆبوونەوەیکی تری ڕۆژنامەوانیە باسی ئامارەکانی ئەم ساڵی 2021 بوو. من سێ ڕۆژە لێرەم مناڵەکەم 36 هەفتەیەواتان مانگی ڕێکە وەڵا کە بوو یەکسەر هێنیان بۆ ژووری شوشە وەڵا ئیتر ئەوە بوو کە مابی بۆ کاتی خۆی بمبێت ئیتر هێنان بۆ ئێستا دەستی کردو بە شیر خواردن. سێ ڕۆژە لێرێ وەڵا لێرە زۆر باشە لەخوا بە زیابێ زۆر باشن دکتۆرەکان خزمەتگوزاریان زۆر باشە. شکر باشە تەندروستی بۆ باشتر چۆ لەخوا بە زیابێ. وەڵا بە سروشتی بووم لەبەرەوەی ژانم هەبوو کێشەی کەمی ئۆکسجینیە بووی هێناسەدانی ئیتر لەبەر ئەوە هێنایان بۆ ئێرە. ئەمڕۆ حەڤەی 11 ڕۆژی پریماچورە پیرۆزبای خۆم ئاڕاستی هەموو مناڵە پریماچورەکانەکەم و بە هیوام هەمویان بە سەلامەتی بڕۆنە دەر لە خەسخانە و بم بە مناڵێکی کامل و مناڵی پریماچور لە هەر دەمناڵێکە دەمناڵێکی ساغا مناڵێکی پریماچور لە دایکە بێ کە هێندرێن بۆ ئێرە ئێمە چاودێریانەکەین و تا ئەو کاتەی ئەگەرە ئەوەی کە بڕۆنەوە ماڵەوە و ئێمە یارمەتی دایکەکانین کە چۆن تەعاملکەن لەگەڵ ئەو مناڵانی کە ئاوا پریماچرن و زوو لە دایکە بن. ئەم مناڵانە لەوانەیە هەر یەکیان بە بۆنی هۆکارێکەوە پێشوەختە لە دایک بوو بێتن. هەنێک کات بە بۆنی ئەوەیە نەخۆشی درێژخایانی هەیە دایکەکە یان تووشی مشکلەیەگە بێ ئاوی مناڵەکە کەمە بێتەوە لەسکی دایکە ئەو کاتە بێ بە زووترین کات ئەمەلیاتی بۆ بکریان ئەبێت لیانی دڵی کەمە بێتەوە مناڵەکە تر لەو کاتانە مناڵەکە زوو لە دایکە بێ یان هەنێجار یعنی هۆکاری ژینگەی هەیە یعنی ژینگەوە کات کە مناڵەکە زوو لە دایک بێت پێشوەختە. ئێمە مناڵە پریماچورەکان بۆ مناڵانە ئەوترێن کە لە خوار 36 هەفتەوەن یعنی 35 و 34 و ئەمانن. ئەم مناڵانەش کامڵ نین یعنی لە ڕووی جەستەییەوە یعنی بەشگەشان نەکرد و هەنێ ئەندامیان هەیە تا ئێستا بەتاواتی نەکراوەتەوە. بۆی ئێمە لێرە لە مناڵەکانمان لەسەر جیهازی هەناسن لەسەر یعنی لەسەر عیلاجن تا ئەو کاتی ئەگەنە ئەو ئاستی کە خۆیان بەرگری لەشی خۆیان
خۆیان پیا بکەن و بتوان لە ژینگەی دەرەوە بژین على ئەکسەر ئەو مناڵانی کە دێنە ئێرە بەبوونی کێشەی کەمی ئۆکسسیژینەوەیە ئەوەی شکەوە ئەکات کار ئەگەر مناڵەکە ئۆکسسیژینی کەم بێ بەجددی ئەو مناڵانە کار ئەکاتە مێشکیان و ئەکات دوای ئەوە کێشەی زۆریان بۆ دروست بێ بۆ نمونە گەشەی مێشکیان کەمە بێ لە مەکتەب تەمەڵە بن قسەکردنیان باش نابێ زۆر هۆکاری تر هەیە و کێشەی تریان بۆ دروستە بێت کە واکات لە هەموو شتێ دوا بکەون لێرە ئێمە مناڵەکان کە ئەهێنرێنە ئێرە ئێمە سەرەتا ئەیانکەینە سەر جیهازی ئۆکسسیژین هەندێک مناڵیشێ پێویستی پێی نییە وەسعی باشە یعنی هەرچەنە پریماچورە یعنی زوو بۆ لەدایک بەڵام وەسع سیرێکی مناڵەکە حروکە وەسعی باشە ئەها تۆزێ زیاتر گەشەی کردووە بەڵام هەنێکیان هەیە بەداخەوە ئۆکسسیژینیان کەمە لایانی دڵیان کەمە تر ئەو کاتە ئێمایانکەینە ژێر سیپاپەوە کە جیهازی هەناسەدانە و تا ئەو کاتی کە خۆیان ئەتوانن هەناسە بن ئیتر دوای ئەوە عیلاجیان بۆ ئەکەین و فێری دایکەکانەکەین چۆن تەعاملیان لەگەڵ کات و ئەیان شوێن جاری وای لەناو حازینەکە ئەڵمانخان کە سەرپەرشتیاری ئێرە و سەرپەرشتیاری ئێمە مناڵی لەناو حازینەیە شتۆ فێری دایکەکەی کردووە کە چۆن بیشوات و چۆن تەعاملی لەگەڵ کات و یەکشتیش زۆر گرنگە پەیوەندی مناڵ و دایک زۆر گرنگە لەبەرەوەی دایک ئەگەر پەیوەندێکی بەهێز دروستکە لە بینی خۆی ئەو مناڵە پشکۆلەیە و ئەکات کە مناڵەکە زووتر گەشە بکات زیاترە ئاشنای دەرەوە بێت و بۆنی دایکی هەڵەمژێت و ئێمە هینێ ستێپێکمان هەیە پێڵن کنگارۆ مەزەر یعنی ئەمە وەکو کەنغەر ئەمە لە کەنغەرەوە هاتووە کە چۆن مناڵەکە هینەکە مناڵەکە بێجل ئەکرێتە بینی سنگی دایکەوە کە بۆنی دایکی هەڵەمژێت و ئەبێتە هۆی ئەوەی کۆنتاکتێ دروستە بێت لە بینی دایکەکە و مناڵەکە و نزیک بوونەوە ئەبێت و زیاتر گەشاکات و زووتر چاک ئەبێت یعنی زووتر وە ئەکات کە دەرچێت لە خەستەخانە و بڕاتە دەرەوە بەپێی کەیسەکانە کەیسی وامان هەیە زۆر بچووکە 24 هەفتەیە 26 هەفتەیە ئەو کاتە زۆر مدەیەکی زۆریەوەی کە دایکەکە لێرە بمێنێتەوە ئیواشمان هەیە کەمەمێنێتەوە بەبوونی وەسعی مناڵەکەی زوو باشە بەیان ئەها گەورەترە بۆ نمە 36 هەفتە 34 هەفتێ بەس هیوامان هەیە 26 هەفتێ کاتێکی زۆریەوێت ئەمە جیهازی هەناسەدانی باش دروست نەبووە یعنی جسمی باش گەشەی نەکردو پێویستی بەوەیە لەژێر سیپاب و وە پلەی گەرمی لەشی باش نییە لەژێر ئێرەیە پلەی گەرمی لەشی جێگیر ئەبێت ئیتر لەبەر ئەم هۆکارانەیە کە ئەمێنێتەوە لە خەسخانە و دایکەکەشی بۆ تا ئەو کاتی مناڵەکە پێویستی پێیەتی لێرە ئەبێت. Türkiye.